بەڕێز شیوا خانم، ئەو ماوەی بۆچی هێندە خۆت ماندوو دەکەی؟ دیارە ئەگەر ڕاستیەکەت بێ تقریبا دەتوانم بڵێم هەمیشە خۆم ماندوو دەکەم، نەک ئەوە شتێکی تازە نییە کە بڵێم تەنیا بۆ 2 ڕۆژان یا ماوەیەکی کورتە. وەکو شتێک بەسەر شانی خۆمی دەزانم، یعنی بەرکی خۆمی دەزانم کە هەتا ماوم هەوڵی خۆم بدەم چالاک بم. و ئێستش کە دەرفەتێک هەڵکەوتۆ بۆ ژنەکانی ئێران، بەگشتی بۆ خەڵکی ئێران دەتوانم بڵێم دەرفەتێکیان بۆ هەڵکەوتۆ کە بتوانن خۆیان نیشان بدەن، یانەوەی کە بتوانن دەنگی خۆیان دەرببڕن بۆ ڕادەی گەیشتون، بۆ ئاستەی گەیشتون کە لە ژیانی خۆیان تێگەیشتون، ئیتر تەحەمولی ئەو زوڵم و زۆران نەماوە و ئێستش هاتوونە سەر شەقامەکان و بە دژی ئەو ستەمێکە لەیان کراوە. منیش هەوڵ دەدەم لێرە وەکو پشتیوانێک بم بۆیان. لێرە من تەنیا نیم، کەسانێکی زۆرن لێرە پشتیوانیان لێ دەکەم. میش هەر یەکێک لەو کەسانم کە هەوڵی خۆم دەدەم ئەگەر هەرچەندی لە دەستم بێ بۆیان ئەنجام دەم. و چالاکی منیش دەتوانم بڵێم هەمیشەیە، یعنی ئەگەر بەو شێوەیەش نەبێ بە شێوەیەکی دیکە چالاکیم هەر دەبێت. بەڵێ، بینەرانی خۆشەویست، ئەمن لەگەڵ خانمی شیوا هەڵدروست قسان دەکەم. شیوا خانم یەکێک لە ژنە چالاک و هەروەها ژنە سەرکەوتووەکانی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لە وڵاتی فینلاند دەژی. ئەو ڕۆژانە کە ڕاپەڕینەکان لە کوردستان و هەروەها ئێران درێژەی هەیە، شیوا خانم هەر لە یەکەم ڕۆژەکانەوە یەکێک لە لیدێرە چالاکەکان و یەکێک لە کەسە ماندووەکان بوو، خۆی و هاوسەرەکەی. ئەوە بۆ من زۆر جێگای سەرنج بوو کە بۆچی هێندە ئەو خاتونە هێندە چالاکە زۆر ماندوو بوو. پێم وایە کە شەو ڕۆژ ماندوو دەبوو و پێم وایە ئیسراحەتی نەدەکرد. لە نزیکەوە دەمدیت و دڵنیاشم هەروایە شیوا خانم. بۆیە حەزم کردی مانەیەکی لەگەڵ بکەم. باشە شیوا خانم، پێم خۆشەوە بزانم بۆ خۆت تازە لە ئەوروپای و زەحمەتە بگەڕێەوە و بەرحاڵ ژیانێکی ئارام و بێ دەغدەغەت هەیە و ئەو ئازادیانی کە ژنێک دەبێ هەی بێ و جنابەت هەتا و لە یەکێک لە ئازادترین وڵاتانی دنیا فینلاند دەژی. چ پەیوەندی بە تۆوە هەیە کە تۆ بچی دیفاع لە ژنانی کوردستان بکەی، یا ئەسەن چ نەفعێکی تێدایە بۆ تۆ، یا ئەسەن بۆ تێدایی، بۆ دەو مۆزوعی داوی خۆت هێندە ماندوو دەکەی؟ بڵێ، وەڵا وەکو قازانج بڵێ، قازانجێکی لێ ناکەم لەو پارەی، بەڵام من وەکو ژن خۆم ینی لەسەر شانی خۆم دەزانم یا بە ئەرکی خۆمی دەزانم کە نمونەیەک بم بۆ ژنەکانی تر. دەمتوانی نمونەیەکی خراپیش بم، بەڵام بۆ خۆم وام پێ خۆشت بکە نمونەیەکی باش بم بۆ چالاکی. و هەروەتر ئەو پشتیوانەیە کە من لە خەڵکی ئێرانی دەکەم یان ئەتابەت لە ژنانی دەکەم، هۆیکێ ئەوەیە کە من ئەگەر 100 ساڵی دیکەش لێرە بم، لە ئەوروپا بم، ڕاستە لێرە هەموو ئیمکانات و ئازادێک بە من دراوە، هەموو شتێکم لێرە هەیە، بەڵام من هەتا خەڵکی ئەو وڵاتەی نیم، هەمیشە بێگانەیەکم لێرە و دەبێ وەکو بێگانەیەکی من دەبێت چەند قات جەم بەرابەر ئیش بکەم، کار بکەم، هەتاوەکو بتوانم خۆم بگەێنمە ئاستی فەرلاندیەکان یا ژنە فەرلاندیەکان. بەو حاڵەشەوە هەر هەمیشە وەکو بێگانەیەک چاوم لێ دەکەن. منیش ئارەزوم ئەوەی کە مەسەن لەسەر لە وڵاتی خۆم ئەو چالاکیەکە لێرە هەمە، ئەو ماندووبوونێکە لێرە هەمە، ئەو شتانم لە وڵاتی خۆم کردبایە. جا ئەو ئارەزوێ دیارە نەکردنیا دەدڵی مندا لە ڕەنگە دەدڵی هەموو پەنابەرێکدا هەبێت بە شێوەیەک زیاتر ئیوایە هەوڵی بۆ دەدا ئیواشە بێدەنگی لێ دەکا، بەڵام ئەم پێم خۆش نەبێدەنگ بم. و مادام ئێستش خەڵکی ئێران بۆ ئاستەی گەشتون کە دەزانن ئەو سیستەمەیتر ناتوانن قبوڵ بکەن، منیش پێم خۆشە هاودەنگی وان بم. ئەوانیش دیارە لە دەرەوەی وڵات دەسەڵاتێکیان نییە، کەسانێک وەک ئێمەن کە دەتوانن دەنگی وان بە ئەوروپیەکان بگێنن کە بزان چ زۆر مستەمێک لە ئێران دەکرێت. ئێمەش هەوڵمان ئەو بۆ دیارە کاریگەری خۆی هەبوو، تاسیری خۆی هەبوو. هەموو کەسانێک کە لە دەرەوەی وڵات
کارێکیان کردو خۆ پیشاندانیان هەبوو نامان نردو هەشتێکیان نردو هەشتێکیان کردو کاریگەری هەبوو و ئوروپاش نەیتوانیوە بەهۆی ئەوەی بێدەنگ بێ دیارە ڕۆژەکانی یەکەم بێدەنگیان لێ کرد بەڵام دوایەکە دیتیان خەڵکەکە هجوومێکی زۆریان هێنا خەڵکەکە هەوڵێکی زۆر دەدەن ئیتر ئەوانیش مەجبور بوون باسی بکەن و بڵێن بەڵێ لە ئێران شتێکی ئاوا دەکرێت یا ئەو زوڵمێکی لە ئێران دەکرێت ئەو خەڵکێکە دەکوژێ ناتوانێ بێدەنگی لێ بکەن بەڵێ شێوەر خانم من ئەوەی حاڵی بووم یان هەستم بۆی کرد لە کاتێک کە میکرۆفۆنت پێ دەبوو هەستم بۆی دەکرد لە قوڵای دڵەوە لە بڵێن کاتێک کە دەتگوڕان شعارت دەدا دروشمت دەدا یان ڕۆژێک لە ڕۆژان بەبیرمە جوان مەطلەبەکان بابەتەکان بەبیر نییە بەڵام شتێکت نووسی بوو کە خوێنتەوە دڵنیا بووم شەوەکەی نووسی بووت کە خوێنتەوە ئەحساسێکی تێدا بوو یعنی لە ناخی دڵتەوە دەهات بۆ دیفاع لە ژنانی خۆمان هەستم دەکرد ئەو هاوار و گرۆتینە شتێکی نەهۆفتەی تێدا شتێکی شاراوی تدایە یعنی ئەحساسم دەکرد یعنی زۆر ماندووی بۆی کە ژنان بە ئازادیەک بگەن ئەتو بۆ خۆت کە باسیۆت کرد کە چ مشکلاتێکت هەبوو بەرحاڵ لێرە زۆر سەختە کەسێک کە لە لای مەڕادێ لێرە لە وڵاتی سەرکەوتوو بێ یەکجار زۆر سەختە ڕەنگەوە بۆ ژنێکی زۆر سەخت تریش بێ تازە جەناب لێشێک لە سەرکەوتوەکانیشی کە ئەو ئیدانە باسانە دەکەی کە دەڵێی سەختە و مشکلاتمە بووە پێم خۆشە بزانم بۆ خۆت چ سەختی هەیە کردیوە کە ئێستا هەست دەکەی دەبێ ژنانی ئێران زوو نەجاتیان بێ و ئەو سەختیانی تو نەبینن هەتا کاتێک بەو ڕۆژەی تو دەگەن ژنێک مەسەرن بەو دەرەجە لەو سەرکەوتنەی تو بگات نازانم پەیامەکەم گەیشتیانە مەبەستەکەم بڵێ دیارە ئەو کاتانی کە من میکرۆفۆنم بەدەستەوە یان هاوارم کردو شتەکەش بەڕاستی لە ناخی دڵمەوە بۆ چونکە ئەو شتانێک کە من تەجروبەم کردو لە مناڵیمەوە دوای ئەوەی کە ئەو ئینقلابی ئێران پێش هاتەوە و دوای ئەوەی کە ڕژیمە شاه گۆڕا دیارە شاش بە خۆی سەمێکی زۆری هەر لە کورد کردو بەڵام بە هاتنی خومینی دیارە شتەکە کێشەکەی ئێرانێکان کێشەی بەتایبەت کورد چەند بەرابەر بوو چەند قات بوو ئەوەش شتێک بوو کە من بە تەواوی وجودمەوە هەستم پێ دەکرد یعنی من منداڵێک بووم کە لە تەمەنی مەسەلەن حوتەش ساڵیدا ئەو کاتێک کە دەبێ خۆشی ببینێت تازە دەچێتە مەدرسە و مەکتەبوانە ئەو کاتانە دەبێ تازە فێرشت بی بەڵام ئێمان دەترسان ئەو کاتێک کە تو دەبێ دەچکەکەت ئاوا بێت تۆ بۆچی گۆرەوی ئەو ڕەنگەت لەبەرە تۆ بۆچی ئەو جلانت لەبەرە ینی لە جاتیەوەی کە فکری مە مەشغوڵی خوێندن بکەن و شتی تازەمان فێرکەن ینی لە فکری مەدا ترسیان دروست دەکرد ینی ئەو ترسێکە لە دڵتدا هەبوو یان لە منداڵە لە دڵمدا مابەوە ئەوە شتێک بوو هەمیشە زەختی دەسەر دەکردن ئێستش کە بۆ تەمەنی گەیشتوم ینی ئەو ناخۆشیانەی شەڕ و شەڕی ئێران و عێراق و هەروەتر ئەو کێشانەی کرد لە ئێران هەبوو هەموو ئەوانە چونکە هەستم بۆ خۆم پێ کرد تێدا ژیاوم لەبەرەوە لێرەش کە ئیمکانی هەیە بووم هاوار بکەم ئیمکانی هەیە کە ئەو دەنگی خۆم بە کەسێک گێنم ئەو هاواری دەتوانم لێرە بکەم کە ئەو ئیمکانە لە وڵات خۆم نەبوو ینی لە ئێران نەبوو بەڵام ئەو کەسانەی کە دێنێ ئوروپاش ئەو ژنانی کە گەر یان هەیە چالاک بن یان دەیان هەیە بە شتێک بدەن نەکژن یان پیاو یان هەر کەسێکی ئەگەر دەیهەیە خۆی بە شتێک بگێنێ بەڕاستی ڕێگایەکی کورتکراوەی بۆ نییە بڵێ تۆ بۆ ڕێگایدا بڕۆ سەرکەوتوو دەبی دەبێ حەولی بۆ بدەن دەبێ زەحمەتی بۆ بکێشن تا بە شتێک دەگەن جا تۆ دەچی وڵاتێکی کە غەریبە فێرە زمان دەبی لە مەرحەلەی ئەوەڵدا دوایکەی ئیتر خۆت بتوانیت جێ بکەی و دەنێ کۆمەڵگادا هیچێک دۆزیەوە ئەگەر بتەوێ بچێ سەر تریش دیسان ئەویش هەر هەولی خۆی دەوێ ینی شتێک نێک کە تۆ بتوانی بە دوو ڕۆژان یان بە ساڵێک دوو ساڵ بەدەستی بێنی ماوەیەکی زۆر دوور و درێژی دەوێت تا تۆ بە ئاستێک بگەی و بتوانی بەڕاستی جێ خۆت لە کۆمەڵگادا بکەیەوە بەداخەوە ئەگەر بێت و ئەو چالاکیت ڕاگری یان نەک من هەر کەسێکی دیکە چالاکێتی ڕاگرێ ئیتر لەو کاتەدا بۆ شتێکی خەڵک ئەتوان لەبیر دەچێتەوە ئەو چالاکیە دەبێت هەتا بەردەوام بێ
شتێکی کاتی نییە بڵێت بۆ ماوەکی کورت دەبێت سەلاتی جا بە شتێک بگەیت. بەڵێ باسی هاتنی ئەوروپا و ماندووبوون شتەکەت کردم دەمێ ئاماژە بۆی بکەم من هەر بە بازمۆنی خۆم کەسێک کە لە لای مەڕادێ ئەو جوری بۆ خۆم تەجروبەم کردووە من 6-7 ساڵێ وەڵێ هەر جێژ بووم لێ ئەوروپای ینی هەر هۆڕ بووم نەمدەزانی چ دەکەم دەبێت چ بکەم هەر ئاگام لێ نەبوو تقریبەن دەتوان بڵام هەتا 10 ساڵە وانە جا لە دوای 10 ساڵی هەستم پێ کرد وردە و لە ڕێگای خۆم ببینەوە ینی سەختە کەسێکرێتە ئەوروپای جا بۆیە ڕاستی و هاوارەی من و تۆ و ئەو کەسانی کە ئەو ماوەی پێکەوە کارمان دەکرد بۆیە کە خەڵک تووشێرە نەبێ ینی خەڵک ئەو هەموو ئازادیانی لە وڵاتی خۆی هەبێ و تووشێرە نەبێ و 10 ساڵ لە ژیانی هەر هەوڵ بدات جێگای خۆی جارێک ببینێتەوە لەم دنیای